بۆ گەشتن بەڕاستی و هەروەها مافی خۆت لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت لە هەمان کاتدا تۆ داوای مافێکی خۆت حەقی خۆت دەکەی پێویستە توماری دەنگی بێت پێویستە نووسراو بێت شایدان ئەم بابەتانە چۆن لە دادگادا ڕەچاو دەکرێت من گفتوگۆی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ کاخالی نەقشبەندی کە پارێزەی ڕایشکار وشەیەکی ڕاستەخۆ لە سوێدە ئامادەیە و وتکاری ئەم بابەتمان بۆ دەگوازێتەوە بەینی باش کاخالی بەخێر بێت ژیانتان باش هەر بژین سواز هەر بژین ئەمە کاخالی باز لەو بابەتانە دەکەین کە لە دادگا چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت من بگەم بە مافی خۆم پێویستە چی بکەم بەڵام لە سەرەتا با باز لە نووسراو بکەین بوومنە من نووسراوێکم هەیە پێشکەشی دادگای دەکەم ئەمە وەکو بەڵگە تەعاملی لەگەڵ دەکرێت سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ خەڵکی کوردستان بۆ بەیانی باش بۆ NRT و بینەرەکانی ئێوەی بەڕێز دیارە لە تەشریعی عێراقیە لە یاسای عێراقیە یاسای ژمارە 1970مان هەیە ساڵی 1970 کە ئەمە هەموار کراوە و دیاری کردووە ڕێگەکانی سەلماندن لە بەردەم دادگایە چییە ئەو ڕێگانەش یەکەم ڕێگەی بەڵگەی نووسراوی باس کردووە لە دوای یاباسی لێپرسینەوەی کردووە ئیستی کردووە دواتر باسی شایەتی دانی کردووە دواتر باسی هاوتەریبی کردووە واتە قەرائین دواتر حجیەتی ئەحکام واتە ئەو باڵگانەی کە لە ڕێگەی دادگاوە دەستکەوتووە و دوای ئەوە باسی شارەزایی کردووە و باسی دیتن و بینینی کردووە کە بە شێوەی ڕاستەوخۆ یعنی معاینە و دواتر لە کۆتاییە باسی سوێند خواردنی کردووە دیارە ئەم نۆ ڕێگایە بۆ سەلماندن بەهاکانیان فەرق ئەکات لە بەردەم دادگایە و دادوەر بۆ خۆی بەهای ئەم بەڵگانە لە یەک ئەیاتەوە ئەگەر ناماف هیچ بەرگێکی نییە ئەگەر ڕێگەیەک نەبێ بۆ سەلماندنی ئەم مافە بۆیە بەڵگەی نووسراو یەکەمین بەڵگەیە و دیارترین بەڵگەیە کە ئێمە کاری پێەکەین لە دادگاکان لە هەرێمی کوردستان و عێراق و بەپێی یاسای عێراقی بەڵگەی نووسراو چەند شێوازێکی هەیە شێوازی فەرمی هەیە ئەوەیە کە لە بەردەم فەرمانبەرێکی حکوومەتە ئەم بەڵگەیە تۆمار کراوە و ئەم بەڵگەیە ئیتر پەنجەمۆری لەسەر و ئیمزای لەسەر و لە بەردەم فەرمانبەرێکی حکوومەتە کە ئەمە سەنەدیشی ڕەسمیە و قایلکارە بۆ دادگا و ئەگەر هاتوو ئەم با بڵێن بەڵگەیە لە نێوان کەسەکان خۆیان کرا باشە ئەوە ئەکرێت وەکو ئەوەی کە شریعەتی ئیسلامی باسی کردووە لە قورئانی پیرۆزە کە ئەگەر هاتوو ئێوە قەرزێکتاندا ئەوە بینووسنەوە ئەگەر قەرزێک بۆ ماوەیەکداتان ئەوە بینووسنەوە بەو شێوەیە کە تۆ لە نێوان دوو کەسەکە ئەتوانن بەڵگەی نووسراو بکەن و ئیسباتی ئەو بەڵگەیە بە ئیمزا ئەکرێ ئەگەر هاتوو ویستمان بیسەلمێنین زیاتر و قووەتێکی زیاتری بینێ بەهایەکی زیاتری بینێ باشترە دوو شاهید هەبێ بۆ ئەو با بڵێن نووسینەی کە ئەکرێت لە نێوان کەسەکانە کڕین و فرۆشتنە قەرزە کرێیە هەموو ئەم بابەتانەیە بۆ نمونە ئێستا لە بابەتی قەرزکردنە لە قەرزکردن ناکرێت ئەگەر بەپێی بەڵگەی نووسراو نەبێ لە 5,000 دیناری عێراقی ئەبێ بەڵگەی نووسراو هەبێ بۆ سەلماندنی ئەو قەرزە بەشایەتی نەئاکرێت کردن کفایەتە بۆ منە زۆر جارباز لە تەزویر و ئەم بابەتانەش دەکرێت ئەمەش تەنها ڕەچاو دەکری عن بەدۆدا چوونی تەواوەتی بۆ کرێ بەڵێ زۆر تەواوە ئەگەر هاتوو ئەو دوو لایەنێک هەیە بۆتانەدان لە هەموو نووسراوێک تەزویر بۆ هەر محەڕڕێکی ڕسمی واتە هەر بەڵگەیەکی فەرمی ئێمە ناتوانین بڵێن ئەم بەڵگە تەواو نییە تەنها لە بەردەم دادگا تەنها توانین بڵێن ئەم بەڵگە تەزویرە و بیبی سەلمێنین کە ئەمە تەزویرە ئەگەر ناغەرامە ئەکرین بەڵام ڕێگای سەلماندنی ئەوەکانی کە زۆر ئاسانە کاتێککە دوو کەس ڕێکەکەون لەسەر ئەوەی کە با بڵێن قەرزێک لایەنی یەکەم ئەیا بە دووهەم ئیمزاەکە ئەم ئیمزایە لە دواییە ئێمە لە ڕێگەی بەڵگەی تاوان ئێمە ئەتوانین مضاحاتی بۆ بکەین واتە هاوشێوەیی دەربخەین ئەو کاتە دەرەکەوێت کە ئەمە ئیمزای بەڕێستەیان بەڕێستان نییە و ئەگەر هاتوو لەناو ئەو بەڵگەیە پەنجەمۆر هەبوو ئەوە پێویستە بۆ ئەوەی پەنجەمۆرەکە ئەژمار بکرێت و حساب بکرێ ئەبێ دوو شاهید هەبێ یان ئەبێ لە بەردەم فەرمانبەرێکی حکوومەتا بێ و بۆ سەلماندن هەر کاغەزێکی بچووک وەکو با بڵێن بەڵگە بەکارێت لەسەر لایەنی بەرامبەر حتا پێچەوانەکەی نەسەلمێنێ لە بەردەم دادگا زۆر باشە خالید ئاماژە بۆدا کات بۆ نمونە دوو کەس قەرزێکیان هەیە و نووسراوێک لە نێواندیانە هەیە یەکێک لەو کەسە کێشەی بۆ دروستە بێت لە ڕووی یاساییەوە پێویستە چۆن بڕاتە بەردەم دادگا و چۆن داواکاری پێشکەشی دادگا بکات
هەموو کەسێک ئەتوانێت لە بەردەم دادگا داوای مافی خۆی بکات ئەگەر هاتوو بابەتەکە قرز بوو ئەوە بابەتەکە بەراییە و لە بەردەم دادگای بەرایی لە دادگاکانی هەرێمی کوردستان داوای مافەکەی خۆی ئەکات ئەگەر ویستی ئەو مافەی خۆی داوا بکە البەیینەة على من ادعى واليمين على من أنكر واتە هەر کەسێک ئەگەر ویستی بیسەلمێنێ کە مافێکی هەیە لەسەر کەسێکی کە ئەو پێویستە بەڵگەکەی خۆی پێشکەش بکات بە دادگا کە چییە ئەو بەڵگەیە کە هەیەی لەسەر کەسی بەرامبەر چونکە هەموو کەسێک گردنی پاکە هەتا ئەوەنەی کە لەسەری نەسەلمێنرێت کە چی لەسرە بۆیە ئەبێت ئەو کەسە یعنی الأصل بەراعەت الذمە واتە کەسەکان خۆیان لە ئەسڵا ئێمە ئەمە گردنی پاکە بۆیە لەسەر لایەنی یەکەمە کە بەڵگە بسەلمێنێ بۆ نمونە ئەڵێت من ئەوەنە با بڵێن بڕەپارەم لەسەر فڵانە کەسە و بەپی بەڵگەیەکی نووسرا و پێشکەشی دادگایەکات ئەڵێ من ئەمەنەم هەیە و ئەوەی دەرەکەوێت بۆ دادگا و بۆ لایەنەکان کە بالفعل بەڕێک وایە کە ئەم کەسە قەرزی لایەنی دووهەمە لایەنی دووهەم ئەگەر هاتووتی ئەم قەرزەم داوەتەوە وەفام کردووە ئەوە لەو کاتەیە کاری سەلماندن ئەگوازرێتەوە چونکە ئەوەی کە هەیە ئێستا ئەوەیە کە لە بەرچاومانە ظاهر ئەوەیە بەرچاو ئەوەیە کە ئەم قەرزی لایەنی یەکەم قەرزی لایەنی دووهەمە کەوابێ ئەبێ لایەنی دووهەم ئەو سەلماندنە بسەلمێنێ بۆ دادگا کە چۆن وەفائی کردوێتەوە کە چۆن ئەو قەرزەی داوەتەوە ئەوە لایەنی دووهەم ئەی سەلمێنێت بەوەی کە ئەو قەرزەی داوەتەوە لە ڕێگەی چی لە ڕێگەی ئەوەی کە نووسراوێکی تری هەبێ بە هاوشێوەی ئەو نووسراوەی کە ئەو هەیەی یان ڕێگەیەک لە ڕێگەکانی تری سەلماندن بەدەر لە شاهیدی کە بیسەلمێنێت ئەو بڕەپارەی داوەتەوە باشە کا خالید بەڵام شاهیدیەکەش لە نێوان کەسە خزم و نزیکەکانە ئەکرێت وەرگیرێ بۆ نمونە لە نێوان هاوسەرەکانە بە شاهیدی وەریگیرێ لە نێوان تەلەبەیەک و مامۆستاکەی خۆی قەرزیاوە بە مامۆستاکەی خۆی خۆ ناتوانێت داوای وەرەقەیەشی لێ بکا بڵە پێی تۆ پێویستە وەرەقەیەکم بیتێ لەبەرەوەی کە من ئەم 10,000 دینارە دەیەمێ بە قەرز بۆیە لە نێوان کەسە نزیکەکان و ئەو کاتە بە شاهیدیش وەرەگیرێ پرسیارەکەم شەر لەسەر بابەتی شایەتدان بوو بۆ نمونە دەکرێت هەردوو کەسێک بێنێ بڵێ ئەم دوانە شایەتیانە سەر ئەم بابەتەی من هەبووە وردەکارەکانی دەزانن یەکسەر قسەکانی شایەتەکان وەردەگیرێت یان ئەوانیش پێویستە کۆمەڵێک تایبەتمەندی و ڕەچاوی هەندێک بابەتی دیکە دەکرێت دیارە دادگا ئەو دەسەڵاتی پێدراوە کە لە ڕووی بابەتی و لە ڕووی کەسریەوە ئەو بۆ خۆی خەمڵاندن بکات و قووەت و بەهای ئەو شاهیدانە لە بەردەم دادگایە و بۆ دادوەر ئەگەڕێتەوە و هەندێک بابەت هەیە قبوڵی شایەتی نییە وەکو وتمانە و قەرزانی کە لەسەر و 5,000 دیناری عراقیە بەڵام بابەتەکانی تر هەموو تەسەڕوفە قانونیەکان هەموو کردارە قانونیەکان دەرفەتیتیایە لە ڕێگەی شاهیدیەوە ئێمە بتوانین بیسەلمێنین و ئەو شاهیدانە وەکوتم لە ڕووی کەسی و لە ڕووی بابەتیەوە دادوەر ئەو لایەنە لە یەکەیاتەوە و هەر کەسێک مەرجی هەیە پێویستە ئەهلیەتی هەبێ شاهید واتە بۆ نمونە تەمەنی هەبێ واتە هۆش و توانای با بڵێن عەقڵی هەبێت واتە ئەو لە کاتی مەرگانە بێ کۆمەڵێک مەرجی هەیە بەڵێ ئەبێت وا ناکرێت بۆ نمونە کەسەکە شاهیدی با لەسەر مێردەکەی لە کاتی هاوسەرێتیە هەنێ بابەتی پێوتوە ئەوە و هەروەها ناکرێت پارێزەرێک کە خۆی پارێزەری کەسەکە بووە یان پزیشکێک کە خۆی پزیشکی کەسەکە بۆ شاهیدی لەسەر بدا واتە ئەهلی میهنەتەکە ئەهلی پیشەکانیش ناتوانن ئەو شاهیدیە بن بۆیە بڵێ مەرجی هەیە ئەو مەرجانەمان هەیە بۆ شاهیدیدان و پێویستە ئەو مەرجانی هەموو تیابێ شاهیدەکە و یان ئەوەتانێ بە شێوەی بینین ئەو بابەتەی بینی بێ یان بە شێوەی بیستن ئەو بابەتەی گوێ لێگرتە بێ زۆر باشە کاکایل با باز لە بەڵگە بکەین داواکار چۆن بەڵگە کۆبکاتەوە ڕێگانە چین کە پێویستە بەڵگەیەکی تەواو پێشکەش بە دادگا بکە وەروە دادوەر چۆن ڕەچاوی بەڵگانە دەکات دیارە بەڵگە مەشروعیەتە پێویستە ئەو بەڵگەیە کە پێشکەش بە دادگاکرێ بە مەشروعیەتی تیابێ و قایلکاری تیابێ یعنی بۆ نمونە ناکرێت بەڵگەکە مەجهول بێ ئەبێ بەڵگەکە معلوم بێ دیاریکراو بێ و ناسراو بێ و ئەو ڕێگانەی کەوتم ئەو نۆڕێگایی کە لە یاسای سەلماندنی عێراقیە ئەو نۆڕێگایەمان ئێمە لە بەردەمایە ئەتوانێت ئەو کەسە هەر یەکێک لەم ڕێگانە بەکاربێنێ بەڵام لە ڕووی ئەوەی کە بەڵگەکەی
دیاری کراو بێ و بەڵگەکەی ممکن بێ یعنی دەرفەتی هەبوونی هەبێت و ئیمکانیەتی تیا هەبێت و ئەو ڕێگانی سەلماندن بەکاربهێنێت و لە بەردەم دادگا وەرە گیرێ بەڵام بەهای بەڵگەکان لە بەڵگەیەکەوە بۆ بەڵگەیەک فەرق ئەکات وەکوتم یعنی بۆ نمونە بەڵگەی نووسرا و بەهاکەی زیاترە قایل کارترە بۆ دادگا بە تایبەت ئەگەر بەڵگەکە لە بەردەم فەرمانبەرێکی حکوومەتا بوو ئەگەر حکوومەت نەبوو ئەوە لە بەردەم دوو شاهید و پەنجەم وەرگیرا بێ ئەگەر لە بەردەم دوو شاهید نەبوو لە نێوان کەسەکان هەبێ بەڵام ئیمزا هەبێ لەو بینەیە ئەوە بۆ شێوەیە فەرق ئەکات بەڵگەکان. بابینە سەر بەڵگەکانی دیکە بۆ منە تۆمارێکی دەنگی هەیە ئەمە چۆن بە دووەدا چوونی بۆ دەکرێت چۆن ئەم بەڵگەیە وەردەگیرێت لە هەمان کاتدا کەم تا زۆر هەنێک گوێبیستی بابەت دەبین بۆ منە باز لەوە دەکرێت تەنان دەنگەکەش تەزویری تیا دەکرێت گۆڕانکاری بەسەردادێت باشە ئەمانە چۆن پشتڕاست دەکرێتەوە. دەست خۆشت دیارە بەڵگەی دەنگی و ڤیددیۆ و ئەم بابەتانی کە لە ڕێگەی تەکنەلۆژیاوە بە تایبەت و لە سەردەمی تازەیە ئێمە بۆ یاسای سەلماندن هاتەکایەوە دیارە یاسای سەلماندنیش تەعاملی لەگەڵ ئەم بابەتە کردووەوە پێشبینی ئەم بابەتانەش کراوە لە سەردەمانێکی زووەوە یعنی ئەمە یاسای ساڵی 1970 لە چەند مادەیەکە هەموار کراوەتەوە لە ساڵی 2000 بەڵام ئەو دەسەڵاتە یاوە بە دادوەر کە بتوانێت سوود لە شارەزایی ببینێت و ئەو با بڵین بابەتە زانستیانە ببینرێت بۆیە ئەتوانرێ هەموو بەڵگەیەک پێشکەش بە دادگا بکرێت لە بەڵگەکانی تەکنەلۆجیا بەڵام ئەم بەڵگەیە ئەبێ قایل کار بێ دیسانەوە ئەبێ ئێمە بیسەلمێنین ئێمە لە ڕووی تەکنەلۆجیاوە چەند شتێکمان هەیە یعنی ئێستا بۆ نمونە مەسەلەی دەنگمان هەیە مەسەلەی ڕەنگمان هەیە واتە ڤیددیۆ ئەمەی کە ئێستا بۆ نمونە هەیە مەسەلەی ئیمزای ئیلکترۆنیمان هەیە ئێستا ئێمە بە یاسا هەمانە لە عێراقا ئیمزای ئیلکترۆنی وەرەگیرەوەکو بەڵگە چەند ڕۆژێک پێش ئێستا لە کەناڵەکانی ڕاگەیاندن بینیمان لە هەرێمی کوردستان چۆن ئیمزای وەرگرتنی ئیمزای ئیلکترۆنی ئەکرێت بۆ بابەتی با بڵێن مۆڵەتی شۆفێری و کۆمەڵێک بابەتی پاسەپۆرت و هەتا دوایی بینە سەر بابەتی دەنگ و بابەتی با بڵێن ڤیددیۆیی ئەمانە پێویستە بەڵگەی پاڵپشتی هەبێ بۆ ئەگەرنا بە نسبەتی دەنگ ئیمکانیەتی تەزویرکردن ئیمکانیەتی تەقلیدکردنی هەیە واتە ئەو دەنگا ئێستا لەوەی ئەم دەنگەی من کە لە بەردەم کەناڵە بەڕێزەکەی ئێوایە ئەگەر لەو دیوەوە لە ڕێگەی ئامێرەکانی دەنگ ئەتوانن ئەم دەنگە بیبکەن بە پیرێکی 50 ساڵە و 70 ساڵە هەرچەنەوەش بە پیر نییە بۆ نمونە ئەتوانن دەنگەکە منداڵ بکەنەوە بەشک وای لێ بکەن بیکەن بە 18 ساڵ ئەمە بەم شێوەیە ئەتوانن وای لێ بکەن بۆیە لەبەر ئەوە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان و هەروەها دادگای پێداچوونەوەی عێراقی ڕۆیشتووە بۆ ئەوەی کە ئیمکانیە تەقلید الئەسوات واتە دەنگ دەرفەتی تایە با بڵێن لاسایی بکرێتەوە یان تەقلید بکرێتەوە بۆیە ناکرێت بە تاق و تەنها ئێمە دەنگ قایل کار بێت بۆ دادگاکانی هەرێمی کوردستان ئەچین چیەکەین بۆ ئەم دەنگە بۆ نمونە پاڵپشتی یاسایی بۆ هێنین شایەت ئەهێنین بۆ نمونە شایەتەگاڵێ بەڵێ لەو دەقەیە ئەم قسانی وت باشە و من گوێم لێ بوو هەموو نەسەکەی بە تەواوەتی وت بۆ نمونە هاتە بەردەم دادگا وتی بەڵێ ئەم کەسە بۆ نمونە فڵان کەسی تەلاقدا و ئەوە دەنگەکەش بوو بۆ نمونە لایەنی یەکەم دەنگەکەی پێشکەش کردبوو لەگەڵەوەشا بۆ نمونە شاهیدێکی هەبوو یان دوو شاهیدی هەبوو بەدەر لە بابەتی تەلاق بابەتەکانی هەموو بابەتە تەسەڕوفاتە قانونیەکان کە لە بەردەم یاسایە ئەکرێت هەمووی ئەکرێت بۆ نمونە دەنگ پێشکەش بکرێ بەڵام ئەم دەنگە ئەبێ پاڵپشتی یاسایی هەبێ یعنی تۆ بە بەڵگەیەکی تر بتانی تعزیزی دەلیلەکە بکەیت پاڵپشتی دەلیلەکەت بکەیت نەکەوەی کە تەنها دەنگەکە پێشکەش بکەیت ئەگەر تەنها دەنگەکە پێشکەش بکەیت ئەوە ئەگەڕێتەوە بۆ دادگا دادوەر ئەتوانێت بڕیار بات لەسەر ئەوەی کە ئەم دەنگە وەربگرێت وەکو بەڵگەیەک و قایلکار بێت بۆ دادگا یان نا. زۆر باشە کەیسێک هەیە داواکار نەشایەت حاڵی هەیە نەبەڵگەیەکیە نەیشتێکیکە لەم کاتەدا دادگا چۆن بڕیار لەسەرم کەیسە دەدا؟ زۆر تەواوە ئێمە و حاڵەتاونەمان زۆر هەیە لەبەر ئەوەی متمانەی لە نێو خەڵکا و خەڵک بۆ خۆی ئەبینیت بە سیقەوە تەعامل لەگەڵ لایەنی بەرامبەرەکە ڕاستە هاوسەری نییە ڕاستە خزم و کەسی نییە هاوڕێیەکە بۆ نمونە تەعاملی لەگەڵەکات بەپی ڕۆژگار بەپی مامەڵەی ڕۆژانە ئێمە دوو سێ ڕێگەمان هەیە ڕێگەیەکمان هەیە ئەگەر خۆیان لە نێوان خۆیان ڕێککەوتبن کە تەحکیم هەبێ واتە ئەوان لە ڕێگەی خۆیان ڕێککەوتبن کە
لایەنێک هین کەسێک هەبێت حەکەم بێ لە نێوانیان بۆ ئەم بابەتی قەرزایان ئەم بابەتی ڕێککەوتنە بەڵێ و دادگاش کاری پێکات یعنی ئەو حەکەمە کار پێکات باشە ئەگەر هاتوو ئەو کەسەش نەبێت با بڵین ئەو لە ڕێگەی تحکیمەوە نەبێت با بڵین ئەو کاتە دادگا کەسی لایەنی بەرامبەر بە عاجز عن الإثبات حساب ئەکات ئەژمێرێت کە تۆ نەتوانیوە بیسەلمێنیت مافی سوێندان ئەدا بە لایەنی بەرامبەر باشە ئەو کاتە چۆنە ئەو کاتە مافی سوێندانی داتی ئەو سوێندێکی یەکلاکەرەوەیە بۆ بابەتێک ئەگەر هیچ بەڵگەی تیانە بێ هیچی وەکو ئەو حاڵەتەی جەنابە کە هیچ بەڵگەیەکی تیانە بێ ئەو کاتە سوێندەکە یەکلاکەرەوەی ئەگەر هاتوو کەسەکە سوێندی خوارد ئەوە ئەو سوێندە یەکلاکەرەوە ئەبێت بۆ داواکە ئەگەڕێتەوە ببوورە ئەگەڕێتەوە بۆ با بڵێن ئەذمەوە ضەمیر یعنی ئەگەڕێتەوە سەر وجدان و ضەمیری کەسەکە لەسەرەوەی کە ئایا با بڵێن ڕاستی ئەڵێ یان ناڵێ باشە لەسەر بابەتی سوێندانە کا خالید ینی تەنها سوێن لەسەر بابەتی خەتەواتی ئەم بابەتێک لای دەکرێتەوە یان ئەوش مەرجی خۆی هەیە بۆ منە مەرج لەکێ سوێن وەردەگیرێت لەکێ وەرناگیرێت مەرجەکانی چی ئەبن بۆ ئەو کەسە دیارە ئێمە چەند شێوازێکی سوێندانمان هەیە سوێندمان هەیە وەکو حاڵەتەی ئوستاز باسی کرد کە تۆ هیچ بەڵگەیەکت نییە لە ناو دۆستێکەیە کە هیچ بەڵگەیەکت نییە لە ناو دۆستێکەیە ئەو تۆ بۆ حاڵە بۆ دادگات ڕوون کردەوە کە تۆ هیچ بەڵگەیەکت نییە تەنها دادگا مافی ئەوە دەیاتێ کە تۆ سێنی لایەنی بەرامبەر بیت وە سوێنە سوێنێکی یەکلاکەرەوە بێ بەڵام وەکو وتمان بۆ نمونە تۆ بەڵگەیەکی دەنگە هەیە یان یەک شایەتە هەیە یان بەڵگەیەکی هەیە بەڵام ئەم بەڵگەیە نەگەیشتۆتە ئەوەی کە دادگا قایل بکات بە ئەوەی کە تۆ مافە هەیە لەسەر لایەنی بەرامبەر بۆیە دادگا جاروبار لەم بابەتەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڵگەکان تەواو بک لای خۆی سوێندێک هەیە پێی ئەوترێ ئەلیەمین المتەممە واتە سوێندی تەواوکار ئەو سوێندە تەواوکار ئەیەت بە داواکار بۆ ئەوەی ئەو سوێندە بخوات ئەمە ئەم حاڵەتەیە حاڵەتێکی تریشمان هەیە بە نمونە لە سوێندان سوێندی عەدەم العلم هەیە واتە بۆ نمونە گەر هاتوو میراتگران با بڵێن شێوازێک لە شێوازەکانی مامەڵەکردنی باوکیان یان دایکیان یان کەسی یەکەمیان لەسەر ئەوەی کە تەسەڕوفێکی کردووە و ئەمان لە بەردەم دادگایە ئەڵێن ئێمە ئاگامان لێ نییە کە ئەم بابەتەی کردووە ئەوە سوێندەکەیان پێوترێت سوێندی عەدەم العلم واتە ئاگایان لەم بابەتە نییە باشە زۆر جار شایەت حاڵ بابەتەکە بە تەواوەتی دەزانێت بەڵام لە بەردەم دادگا ناتوانێت شایەتی بە ئیتر زۆر جار تەهدید دەکرێت هەڕەشەی کوشتنی لێکریا خۆ دەکردرێتەوە دادگا چۆن مامڵە لەگەڵ ئەم تاوانەیە دەکات دیارە خۆی من کەتەمە الشەهادە فەهوە ئاثم واتە هەر کەسێک ئەگەر هاتوو شاهێتی گیر کرد یان باسی نەکرد ئەوە وەکوا بێ گوناحەیەک بکات ئەمە لە شەریعەتی ئیسلامیە و ئێمە موسڵمانین و خەڵکی هەرێمی کوردستان و عێراق لەسەر ئەم دین و باوەڕە ئەڕوا بەڕێوە ئەمێنێتە سەر ئەوەی کە تا چەند خی گەورە ئەخاتە پێش چاوی خۆی و شاهیدیەکە ئەیات لە بەردەم دادگا چونکە شاهیدی نەدانیش لەم بابەتەیە هەر ئەو گوناحە ئەگرێتەوە وەکەوەی کە کەسێک شاهیدی درۆبات لەگەڵ کەسێک شاهیدیەکە نەیاواتە فعلەکە و ئیمتیناع لەسەر فعلەکە هەر هەمان بابەتە گەێنێتەوە چونکە زیان بە لایەنەکەی دووهەم ئەگەیەنێ بۆیە شاردنەوەی شاهیدی وە شاهیدی دانی درۆ ئەو گوناحەیە لە ڕووی شەریعەتی ئیسلامی لە ڕووی قانونیەوە ئێمە ئەگەر هاتوو کەسێک شاهیدی لە ئەستۆ بوو ئەوە یاسا بانگی دەکات بۆ ئەوەی کە ئەگەر خۆی کەسەکە خۆی نەهات ئەوە یاسا بانگی ئەکات بۆ ئەوەی بێ ئەو شاهیدیە بات لە بەردەم دادگا و کەسی شایەت لە بەردەم دادگا حرمەت و کەرامەتی خۆی هەیە و عیببارکردنی شایەت لە بەردەم دادگا عیببارکردنی دادگایە بۆیە شایەت هەر کەسێک شاهیدی لەسەر بوو ئەوە لە ڕووی دینیەوە خواب خاتە پێش چاوی خۆی و بێت شاهیدیەکەی خۆی بات مەترسی لەسەر ژیانی هەیە بۆی ئەو شایەتیە نادات بەڵێ ئێمە ئێستا لە عێراقا شێوازێکی ترمان هەیە لە پێی ئەوترێ المخبر السری کە ئەم ڕۆژانە لە یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی باسکرا لەوەی کە کەسەکە ئیخبارێک بات بەڵام ناو با بڵێن ناونیشانی دار نەیات ئێمە لەگەڵ ئەوانین مخبری سڕی یان با بڵێن کەسێکی نهێنی قسە بکات لەسەر ئەوەی لەسەر هەر کەسێک هەر ڕووداوێک ئێمە لەگەڵەوەیان شاهێت شاهیدی بات وە ژیانی بپارێزرێ دیارە مەسلەی پارێزگاریکردن لە ژیانی کەسەکانەوە لە ئەستۆی دەسەڵاتی دەرەوەی دەسەڵاتی دادوەریە یعنی دەسەڵاتی تەنفیزیە دەسەڵاتی جێبەجێکردنە بەڵام وەکو ئەوەی کە لە ناو مەحکەمەیە بێ ئەوە لە بەردەم ئێمەیە لە حورمەتی دادگا بێ باش
کاک خالید بۆم نەتاوانێک هەیە جا تونند و تیژی بێ فەرموو تا پرسیارەکەم کەم تاوانی کوشتم بێت تاوانی تونند و تیژی بێت بۆم لە منداڵێک ئەی بینێت لاوانەیە لە خێزانێکدا هەندێک بابەتی تونند و تیژی هەبێت ئێمە وەکو نمونەیەک باسی لێوە دەکەین بینین لە منداڵ وەردەگیرێت یعنی وەکو بەڵگەیەک تەماشا دەکرێت وەکو شایەتێک دادگا مامەڵی لەگەڵ دەکات ئێمە بۆ سەر و تەمەنی 7 ساڵ وەکو ئیستئیناس وەرەگیرێت یعنی وەکو شاهید وەرناگیرێ بڵێیت وەکو شاهید تەنها وەکو گێڕانەوەیەک بۆ دادوەرەی گێڕێتەوە ئەگەر نا وەکو ئەوەی کە شاهید بێت نەخێرەوە بە تایبەت منداڵان ئەگەر تەمەنیشیان هەبێت لەسەر باوکو دایکانیان ناتوانن ببن بە شایەت دادگا ئەو ڕێگەی نایاتێ لەبەرەوەی ئەوە با بڵێن ڕەچەڵەکی ئەو دوو کەسەیە وەکو حرمەتی ئەو دوو کەسە ناکرێت شاهیدیان لەسەر یەکتر یعنی مناڵەکە لەسەر دایکیان لەسەر باوکی لە بەرامبەر یەکتریا بن ئەگەر کەسەکان یعنی هاوسەرەکان لە بەرامبەر یەکتریا بن باشە کاک خالیدێستا ئەگەداریان کردنەوە کە کەسێک ڕاستەوخۆ پەیوەندی پێوە کردوین ڕەنگە دوور بێ لە بابەتەکەش دەڵێ گەر کەسێک بە سیارە لە کەسێکی کە باو کەسەکە مردبێ بەڵام خێزانی ئەو کەسە لە تاوانبارەکە خۆش بوو بن دادگا حکمی چی دەبێت؟ دیارە ئێمە لەم بابەتەیە تەنها مافی گشتی ئەمێنێتەوە لەبەرەوەی کە ئەمە با بڵێن بەرژەوەندی گشتیە چونکە ڕێگەوبانێکی با بڵێن گشتیە و ئەگەر هات و زەرر و زیانێکی نەبێت و ئەگەر لێ خۆشببوون هەبێت ئەوە لەو کاتەیە ڕافەت و عەتفی دادگا دروست ئەبێت بەرامبەر بە کەسەکە ئەگەر غەرامەیەکە بێ غەرامەکەی ئەدات و کۆتایی ئەهێنرێت بەو داوایە چونکە با بڵێن مەسەلەی عەفووان مەسەلەی لێخۆشببوون ئەوە مەسەلەیەکە لە نێوان کەسەکان ئەگەر هات و دەرفەتی هەبێت بەپێی یاسا کە ئەم کەسانە لەم دۆسەیە سڵح بکەن و عەفوی یەکتر بکەن هەندێک بابەت هەیە وەکو بابەتانی هاتوچۆ یاسا ڕێگەی یاوە کە کەسەکان سڵح بکەن لە نێوان یەکتریا بە حکمی ئەوەی کە ئێمە بنەمای یاساییمان هەروەکو پێشتریش باسم کردووە لە کەناڵە بەڕێزەکەتان کە شەریعەتی ئیسلامیە بۆیە مەسەلەی سڵح و عەفو بوونی هەیە و قوبوڵە زۆر سپاس بۆ کاک خالید نەقشبەندی پارێزەری ڕایشکار سپاس بۆ جاناتان هەربژین لەشیەوە ساق بێت هەربژین سپاس فەرموڕێنە خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام لێسا داوچانی وەردەگرین